ئەم کاتتان باش سەبارەت بە ڕووداوەکانی دوێنێ سلەیمانی و هەولێر چاوپێکەوتن لەگەڵ ئەندامی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان کاک عەدنان عوسمانەکەین. کاک عەدنان بەخێرهاتی. سەرەتا ئەم ڕووداوە بۆچی تەشەنەی کرد بۆ هەولێریش؟ وڵاهی دیارە بەداخۆ ینی جارێکی تر ئەو سیناریوانەمان بینی کە لە 94 لەوانەیە زاکری زۆرمان لە بیری مابێت کە لە شوێنێکە کێشەیەک دەبێت بە حکمی ئەو دابەشکردنە حزبی و دەسڵاتە حزبیەی کە لە ناوچەکاندا هەیە بە حکمی غیابی دام و دەستگای موئەسەساتی بێلایەن دام و دەستگای حکوومەتی بێلایەن حتمما تووشی کێشەی لەو چەشنایە بین. ئەگەر کێشەیەک لە هەولێر بێ ڕنگدانەوەی لە شوێنێکی تر بێ، ئەگەر لە سلێمانی بێت ڕنگدانەوەی لە شوێنێکی تر بێت، کۆمەڵێک خەڵک لەژێر هەر چەترێکا بن هێرش بکەنە سەر بارەگا حزبەکان. ئەمە پێش هەر شتێک تەفسیرەکەی لەوەی لە غیابی موئەسەساتی دامەزراوەی دەوڵەتی بێلایەنە کە بەداخەوە لە کوردستانە لە 92 تا ئێستا نەمانتوانیەوە دام و دەستگایەکی دەوڵەتی حکوومەتی بێلایەنمان هەبێت تعبیر لە ئیرادەی هەموو خەڵکی کوردستان بکەن، نەک تەنها لە حزبە سیاسیەکان. پەرلەمانی کوردستان بۆ تا ئێستا بێدەنگە بۆ داوای کۆبوونەوەیەکی نەکرد لەم کاتەیە کە ڕەنگە پێویست بێ کۆبوونەوەیەکی ئەندامانی پەرلەمان. بەڵێ بەدڵنیایەوە پێویستە، زۆریش پێویستە. پەرلەمان دەبواە لە سەرەتای کێشەکانەوە لەسەر خەت بواە، ینی کێشەکان لەو کاتەوەی کە با بڵێن حزبە سیاسیەکان و بەتایبەت بزوتنەوەی گۆڕان قسەی لەسەر ئیسلاحی سیاسی ئەکرد لە کوردستاندا و لەو کاتەیەش کە با بڵێن کۆمرێ ئەزمات ناوچەکە دروست و پەرلەمانی کوردستان دەبواە مبادرەی بکردایە بۆ ئەوەی گفتوگویەکی جددی لەسەر کێشەکانی کوردستان بکرێت و پەرلەمانیش ببێتە ئەو شوێن و جێگایی کە مەسەلەکان بە ئاراسی ئیسلاح و چاکسازیدا برێت و هەرێمەکەشمان بەرەو بەڕی ئەمان برێت. بەداخەوە ئەوە نەکرا، لە هەر لە سەرەتاوە ئەوە نەکراوە. ئێمە هەر لە هەموو ئەو کێشانەدا داوامان کردو کە پەرلەمان ڕۆڵێکی هەبێت، قسەی هەبێت و لیژنەکانی پەرلەمانیش ڕۆڵیان هەبێت لەو مەسائلانەدا. نەکرا. ئێمە ئەمڕۆ فراکسیۆنی گۆڕان داوامان کرد کە لە ماوەی 48 سەعاتدا پەرلەمانی کوردستان پێویستە بۆ دەبێت کۆبوونەوەیەکی دەستبەجێ لەسەر ئەم مەسەلانە بکات و لێکۆڵینەوەی ورد بکات، لە ژنەی لێکۆڵینەوە دابنێ بۆ لێکۆڵینەوەکردن لەسەر هەموو ئەو ڕووداوانەی چ لە سلێمانی ڕوویاندا تەقەکردن لە خەڵکو و شەهیدکردنی خەڵکو و بریندارکردنی خەڵک لە سلێمانیدا، ئەو ڕەوشتەی کە بەرامبەر بە خۆپیشاندەران کرا لە سلێمانیدا لە هەمان کاتا هێرش بردنە سەر با بڵێن چەند بارەگایەک لە هەولێر و لە سۆران و لەم ناوچانە و لە هەمان کاتیشە ئەو بارەگرژەیە کە حزب دەسەڵاتدارەکان لە کوردستانە دروستیان کردووە بەرامبەر بە پلانێکی سیاسی حزبێک یا طرح سیاسیەکانی حزبێک کە پێویست نەبوو ئەو تەشەنوجە دروست بکرێت لەلایەن دەسەڵاتەوە. پەرلەمان دەبێت ڕۆڵی خۆی بگێڕێت و ئیش لەسەر ئەم مەسەلانە بکاوە. پێم وایە دەبێت لە کەمترین ماوەدا پەرلەمانی کوردستان دانیشتنی خۆی بکات و ئەگەر بیەوێت پەرلەمانێکی ڕاستەقینە بێت بەڕاستی لەم تەنگەژێ و لەم ئەزمەیە دەبێت ڕۆڵی هەبێت. تۆ باس لەوە ئەکی کە لایەنە سیاسەکانی دەسەڵات تەنگەژەیەکیان دروست کردووە یان گرژەیەکیان دروست کردووە، بە پێشەوانەشەوە ئەوان ئەڵێن گۆڕان بەهۆی دەرکردنی ئەو بەیاننامەیە ئەوان گرژەیەکیان لەناو کوردستانە دروست کردووە کە ئەو بەیاننامەیە وا دەئانێن کە شەرعێتی نییە. ئەو بەیاننامەیە من و تۆ ئاگادارین کەەوە مانگێک ئەو بەیاننامەیە نزیک بە مانگێک ئەو بەیاننامەیە دەرچوو کەمتر لە مانگێکە، ئەی پێش ئەوە، ئەی ساڵی پار، ئەی مانگی دوو مانگ پێش ئێستاکە. یعنی لە کوردستاندا بەردەوام ڕخنەیەک هەبووە لە ئەدای حکوومەت، قسە بووە لەسەر گەندەڵی، قسە بووە لەسەر موئەسسات نەبوون، قسە بووە لەسەر یەک نەگرتنەوەی حکوومەت و ئیدارە لە کوردستاندا. یعنی بزوتنەوەی گۆڕان بەرپرس نیە لەوەی لە تونس و لە مسر و لە یەمن و لە هەموو وڵاتەکانی ناوچەکە لە تورکیا و لە ئێران و لەوانە خۆپیشاندان نەکرێت. ئێستا ڕوتێک هەیە، ڕۆزێکی چاکسازی هەیە، ڕوتێک هەیە قبولی ئیستبدادی سیاسی ناکات لە ناوچەکەدا. ئەمە تەشەنەی کردووە بۆ کوردستان. ئەمە ئیرادەی بزوتنەوەی گۆڕان و ویستی بزوتنەوەی گۆڕان نەبووە بەتەنها لە ڕاستیدا. ئێمە چاکسازی ناکەین، ئەوانیش باس لەوە ئەکەن کە پێویستە چاکسازی بکرێت. بڵێ کارێکی زۆر باشە، کارێکی زۆر باشە هەموو لایەنە سیاسەکان لە کوردستاندا بە ئیرادەیەکی ڕاستەقینە ڕاستگۆیانە بێنە پای ئەوەی کەوە چاکسازی بێ لە کوردستاندا. بزوتنەوەی گۆڕانیش کە تەرحێکی کردووە ئەو تەرحە لە ڕاستیدا بۆ خەتی ڕاست و چەپ بەسەر لایەنە سیاسەکان و بۆ ئیزاحەکردن نەبووە، بۆ گفتوگۆکردن بۆ کە هەوڵ بدرێت هەم حزبە سیاسەکان لە کوردستانە، هەم پەرلەمانی کوردستان، هەم حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێمە ڕخنەیەکی توندمان لە ئەدای ئەو دوو موئەسسەی هەیە پەرلەمان و حکوومەت و هەم کۆمەلگای مەدەنیش و هەم ڕۆشنبیران لە کوردستاندا. ئەمە هەموو پێکەوە من پێم وایە دەتوانن پرۆژەیەکی چاکسازی ڕاستەقینە لە کوردستانە بنیاد بنن. ئەو خۆپیشاندانێک کە ئەکرێت لە کوردستاندا لەبری ئەوەی بۆ گێرەشێوێنی سیر بکەین باواسێ بکەین ئەوە بەشێکە لە پرۆسەی ئیسلاح لە کوردستاندا، واتە شەقامیش فشارە خاتە سەر لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی چاکسازی بکرێت. بۆیە لە ڕاستیدا بە هیچ شێوێک ناکرێت ئەو تەنگژەی ڕەبط بکرێت بە بەیاننامەی سیاسی بزوتنەوەی گۆڕان. بزوتنەوەی گۆڕان وەکو حرەکێکی سیاسی هاتووە تەرحێکی کردووە. ئەو تەرحە باشە خراپە تەوقیتەکەی چۆنە مەسلەیەکی ترە، وەکو حزبێکی سیاسی تەرحێکی کردووە. بەڵام پێش ئەو بەیاننامەی گۆڕانیش
خۆپیشاندان هەبووە لەسەر یاسای خۆپیشاندان لە هەموو شارەکانی لە زۆربەی شارەکانی کوردستانە خۆپیشاندان کراوە لەسەر نەبوونی خزمەت گوزاری لەسەر کارەبا لەسەر بوونی گەندەڵی لەسەر ئەمانە ساڵانێکە لە کوردستانە خۆپیشاندانەکرێت پێمان وایە لە ئێستادا تەوقیتەکە لە ئاسی جیهاندا لەوەیە کە ئیتر ناکرێت خۆڵ بکرێتە چاوی خەڵک ناکرێت بە هەندێک پرۆژەی وەهمی ناکرێت بە هەندێک لیژنەی شکلی و کارتۆنی چارەسەری کێشەکان بکرێت بەڵکو دەبێت لەسەر بنەمایەکی ڕیشەیی و لەسەر منطق و عقل و گوێگرتن لە یەکتر گوێگرتن لە ئۆپۆزیسیۆن گوێگرتن لە شەقام گوێگرتن لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی چارەسەر بکرێت ئەگەر بینەوە سەر باسی ڕووداوەکانی دوێنێ ئەمڕۆ بینیمان لە هەولێر هێورکردنەوەیەک هەیە هێ منتر بوو ئەمڕۆ بارگاکانی گۆڕانیش لەلایەن هێزەکانی ئاسایشەوە ئەمڕۆ پارێزران یعنی جێگیری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانیش ئەمڕۆ لە کۆنگرە ڕۆژنامە نووسەتکەیە وتی ئێمە گۆڕان تاوانبار ناکەین بۆی کە لە پشتن ئەمانە چۆن نەخوێنیتەوە یعنی بارودۆخەکە بەرەو هێوربوونەوە ئەچێت من زۆر خۆشحاڵم بەوەی کە بارودۆخەکە بەو ڕاستەیە بڕات ڕاستیدا و کارێکی زۆر باشە و من گوێم لە قسەکانی جێگری سەرۆکی پارتی دیموکرات بوو پێم وایە قسەی زۆربەی قسەکانی مەسولانە بوو لە هەندێک خاڵە دیارە ئێمە بۆچوونی جیاوازمان هەیە بەڵام هەر لایەنێک و هەر کەسایەتێک هەوڵ بدات بۆ هێورکردنەوە کارێکی باشەکەەوە پێم وایە بزوتنەوەی گۆڕان یەکەم لایەن بوو کە داوای هێورکردنەوەی کردووە یەکەم لایەن بوو کە هەوڵیدا پەنا بۆ گفتوگۆکردن و بۆ حیوار بدات و پەنا بۆ توندوتیژی نەبە بەڵام لە پەنای داوای هێورکردنەوە لە پەنای ئەم قسە باشانەی کە دەکرێت نابێت چەند خاڵێکمان لەبیر بچێت یەکەم نابێت ئەسڵی مەطلبمان لەبیر بچێت ئەسڵی مەطلب ئەوەیە کە کۆمەڵی خەڵک هاتوون خۆپیشاندانەکەن لە کوردستانە داوای چاکسازیەکەن داوای گۆڕینی واقعی سیاسی لە کوردستانەکەن جۆرێک لە ئیستبدادی سیاسی هەیە لەوانەیە نتوانین مقارنێکی لەگەڵ وڵاتێکی تردا بەڵام ئیستبدادی سیاسی و جۆرێک لە ئینفراد لە دەسەڵاتە هەیە دوو ئیدارەی هەیە گەندەڵی هەیە مەحسوبیت هەیە دەیان کێشەی هەیە ئەم کۆمەلگایە دەبێت چارەسەر بکرێت ئەمە ئەسڵی مەطلبە ئەوەی کە دوێنێ ڕووداوە حاڵەتێکی تاریعی عەرەزیە ئەسڵی مەطلب نابێت لەبیر بکرێت و ئەسڵی پرۆژەی ئیسلاح چ ئەوەی بزوتنەوەی گۆڕان و پێش بزوتنەوەی گۆڕان و ئەوەی ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی قسەی لەسەرەکەن ئیسلاحی پەرلەمان ئەم حکوومەتە پرۆسەیەکی چاکسازی لە کوردستان ئەمە ئەسڵەکەیە دەبێت لەبیرمان نەچێت ئەمە خاڵی یەکەم ئەگەر ئیجازەم بدەیت خاڵی دووەم کە نابێت لەبیر بکرێت بە هیچ شێوەیە تەقەکردن لە خۆپیشاندان لە خۆپیشاندەران لە کوردستانە خوێنی هاوڵاتی کورد هێڵی سوورە دەبێت بۆ هەموو حزب سیاسەکان لە کوردستاندا خەڵک دوێنێ بە بێتاوان تەقیان لێکراوە خەڵک کوژراوە مێرد منداڵێک کوژراوە و شارێک خەڵتانی خوێن کراوە ئەمە نابێت لەبیر بکەین لە چوارچێوەی قسەی تەهدیئەکردن و عەفا الله عما سەلەف و ئەمانە نابێت قسە لەسەرەوە نەکرێت دەبێت لژنەی لێکۆڵینەوە هەبێت دەبێت هەموو ئەو لایەنانە محاسبە بکرێت لە بەرپرسە باڵاکانەوە لە ئاسی وزارەتەکانەوە ئەوانەی کە لەشکرکێشیان کردووە ئەوانەی کە کەم تەرخەم بوون و لە حیمایەکردنی مەقەڕەکان چ ئەوە لە سلێمانی چ ئەوەی لە هەولێریش ئەمانە دەبێت محاسبە بکرێت خاڵی سێم بەداخەوە جێگری سەرۆکی پارتی دیموکرات باس لە مەزلومیەتی پارتیەکە لەم نێوەدا تەنها پارتیەکە مەزلوم نییە با بەواقعی قسە بکەیت بڵێ پارتی کۆمەڵێک خەڵک لە سلێمانی خۆپیشاندانێکی مەدەنیان کردووە و خەڵک گرە شێوێن نەبوونە مەطلبیان هەبووە داواکاریانەوە بۆ شێوەیەکی مەدەنیانە کردویانە پاشتر جۆرێک لە توندوتیژی بۆ و چەند کەسێک بردیان لە بارەگای پارتی دیموکرات هاویشتووە ئەمە لە زۆربەی خۆپیشاندانەکانە لە ئاسی جیهانەکرێت مەقڕات ئەسووتێنرێت بانک ئەسووتێنرێت باڵەخان لە خۆپیشاندانە ئەم حاڵەتە نامەسولانیان ڕوو ئەدات و لە ڕاستیدا ئەمە حاڵەتێک کە دەبێت چاوەڕوانکراوە بۆیش تۆ پۆلیسی تایبەتت هەیە بۆ ئەم مەسائلانە بۆیش دەبێت ئامادەباشی بکرێت بۆ ئەم مەسائلانە بۆیش دەبێت حکومەت ئاگاداری ئەو مەسیرەی خۆپیشاندانە بێ بۆی تەداروکی ئەم مەسائلانە بکات کاکە لە سلێمانیە ئەم شتانە هەموو نەکراوە چەند کەسێک بەردی گرتووە لە بارەگای حیزبێ ناکرێت بەرامبەر بە بەرد کە تەوەقعی ئەەکەیت پێشمان خۆش نەبوو ئێمە و ئیدانەشمان کردووە ئەو بەردوەشاندن لە مەقڕی حزب یا دام و دەستگایە لە هەر ژنێکی تر وەکو بزوتنەوەی گۆڕان ئیدانەمان کردووە بەڵام ناکرێ بەرامبەر بە بەردی چەند گەنجێکی خوێنگەرم لەسەر هەر مەسەلەیەک و باگراوندێکە بێت تۆ بە تەقا وەڵامیان بدەیتەوە ئەو تەقەکردنە لە خۆپیشاندەران ئەمە کارەساتێکی گەورەیە و حاڵەتێکی نائینسانی ئەمە دەبێ محاسبە بکرێت دووەم ئیجازەم بدە خاڵی سێم کە زۆر گرنگە و نابێ ئێمە لێرە فەرامۆشی بکەین هێرشکردنێکی منەظەم بۆ سەر بارەگاکانی گۆڕان لێرەدا من پێم وایە نابێ بچنە حاڵەتی کروزانەوە و باس لە مەزلومیەت بکەین بەڵام ئەگەر باس لە مەزلومیەتی فعلی بکەیت بزوتنەوەی گۆڕانە تەشیری پێکراوە بزوتنەوەی گۆڕانە وا پێشاندراوە کە هێزێکی توندڕە ئەوانەیە کە ئەو داوای ئیسلاحی کردووە حزبێکە داوای ئیسلاحی کردووە بزوتنەوەی گۆڕان مەقەڕەکانی لە هەولێر و لە سۆران هیچ کێشەیەکیان نەبووە خەڵکێک بە بەرچاوی ئاساییشەوە
بە بەرچاوی هێزی پۆلیسەوە کە چەند سەعاتی پێش ئەوە لێو بوونەوە ئاگادار بوونە خەڵکێک بە منەظەمی ڕۆیشتووە و بارەگاکانی سوتانەوە ئێمە واقعی حاڵ ئەزانین لە هەولێر و لە سورانوانە ئەگەر بە فەرمان نەبێت و بە منەظەمی نەبێت و بە چاوپۆشی دەستگای ئەمنی نەبێت چۆن خەڵکێک جورئەتە کاتێت مەقڕی حزبێکەکە ئەمە چەندەمی جاریشە لە منتیقانە ڕوەدات بۆیە ئەمسی حاڵەتە لەژێر پەردەی هێرکردنەوە نابێت لەبیر بکرێت دەبێت لژنەی تحقیقی دروست بکرێت دەبێت هەموو ئەو کەسانی کە بیریان لە لەشکرکێشی کردوتەوە ئەوانەی کە دەبابیان هێناواتە سەر کۆمپانیای وشە ئەوانەی بیریان لە لەشکرکێشی کردوتەوە بۆ شاری سلێمانی ئەوەی تەقی لە خۆپیشاندران کردووە ئەوەی چوە بارگای حزبەکانی سوتاندووە ئەمانە دەبێت محاسبە بکرێن پەرلەمانی کورسان دەبێت محاسبەیان بکات لژنەی تحقیقی بۆ هەمویان پێک بهێنێت بەڵام لە هەمان کاتا من لەگەڵ ناوەڕۆکی قسەی هەموو لایەنە سیاسیەکانمون دەبێت هەر هەمومان بیر لە گفتوگۆکردنەوە بکەین بیر لەوە بکەین و دانیشین لەگەڵ یەکە کێشە سیاسەکانمان بە شێوەیەکی سیاسیانە دوور لە تەشەنج برەو چارەسەرکردن بێت ئەمڕۆ باس لە یەک دوو مەسەلەکرا یەکێک لەوانەیە کە پارتی دیموکراتی کوردستان زانیاری پێشکیان هەبووە کە لە سلەیمانی ڕەنگە هێرش بکرێتە سەر بارگای حزبەکان چیەکێتی بێت چ پارتی بێ ئەم زانیاریانیان داوە بە لایەنە بەرپرسەکان لە سلەیمانی بەڵام ئەوان بە وتەی جێگیری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان هیچیان نەکردووە ئەم کەم تەرخەمیە چۆن لێکە دەیتەوە دوو کەم تەرخەمی لەوە کراوە کە بارەگاکە نەپارێزراوە یعنی کە خۆپیشاندەران چوونەتە ئەوێ کەسی لێ نەبووە بارەگای پارێزێ ئەمە چۆن بەڵێ من پێم وایە پاراستنی ئەو بارەگایە هەموو بارەگاکانی تر لە سلێمانی و لە هەولێرە کارێکی زۆر ئاسانە بە تایبەتش بۆ ئەو ئەجهیزە گەورانەی کە حکوومەتی هەرێم و مەسروفێکی زۆری لەسەر کراوە و پۆلیسە تایبەتە بۆ پاراستنی ئەو حاڵەتانە و بوونی ئەو هێزە ئاسایش و زێرەبانی و نازم چییە دەکرا زۆر بە ئاسانی بکرێن نەکراوە من بۆ خۆم نامێت ینی ئەمڕۆ هەمومان باسەوەکەن نابێت ئیتیهامی یەک بکەین و نابێت بچنە بابی ئیتیهامکردنەوە بۆی کە شۆواکە خراپتر نەکەێت بەڵام من پێم وایە دەستێکی گێرە شێوێن هەیە نەک لە ناو خەڵکی نەک لە ناو جەماوەر نەک لە نێو کۆمەلگای مەدەنی نەک لە نێو هێزە سیاسی بەرپرسەکان دەستێکی گێرە شێوێن هەیە لە ناو لایەنێکی سیاسی بە عەقڵێتی تۆڵەسەندنەوە بە عەقڵێتی ئیزاحەکردنی لایەنێکی سیاسی تەعاملەکان ینی بەرامبەر بە بەیاننامەی حزبێکی سیاسی دەڕۆ دەبابە ئەباتە بەردەم بەقەڕەکە دەبابە بۆ ئەوەی کۆمەڵێک گەنجی لاو لە کۆمپانیای وشە بداتە بەرتۆپ دەبابە بۆ چییە بۆ تۆقاندنی کۆمەڵێک گەنجە کوڕووکچی ئەم وڵاتەیە لە کۆمپانیای وشە کە کار دەکەن ئەو عەقڵێتەی کە دەبابەی بردۆ سەر کۆمپانیای وشە من پێم وایە ئەو عەقڵەتە بەرپرسە و دەبێت ئێمە ڕووی دەمان لەو عەقڵێتە بێت ئەشکرا کردووتیان هەمومان دەزانین ئەوە ئێمە لە کوردستان ناژین لە مۆزەمبیق و لە واقواق ناژین ئەزانین دەباب بۆچی هێنراوە ئەزانین کۆبوونەوەکان چی بووە ئەزانین چه هەوڵێک درراوە بۆ تعبیەکردن بۆ هێرشکردن بەسەر کۆمپانیای وشە و بزوتنەوەی گۆڕان ئەزانین لە دوێنێەوە پێرەوە چی تعبیەیەک هەیە هەندێک گێرە شێوێنی ناو حزبە سیاسەکان بەداخەوە بە ئتیجاهی تەسعیدکردنە ئابن دیارە خۆشبەختانەش لە نێو هێزە سیاسەکان و بەتایبەت لە ناو دەسڵاتیشە عەقڵێکی حەکیمانە هەیە کە پێی وایە تازە زمانی چەک و منطقی تەشەنوشکردن چارەسەری کێشەکان ناکە ینی پێم وایە هەم یەکێتی و هەم پارتی و هەموو لایەنە سیاسەکان و پەرلەمانی کوردستان دەبێت بگەڕێن بۆ ئەو عەقڵیەتە شەڕخوازە شەڕەنگێزە ئاژاوەگێڕەی کە لە نێو لایەنە سیاسەکان هەیە و لەوانەیە دەسڵاتیشیان هەبێت لەوانەیە توانایان هەبێت کە نەهێڵن پۆلیس ڕۆڵی خۆی بگێڕێ ئاسایش ڕۆڵی خۆی بگێڕێ کێشەکە تەنها لە سلێمانیش نییە ئەی لە هەولێر لە هەولێریش چ لە محافظ و چ وەزیر و چ بەرپرسی ئاسایش و پۆلیسەوان هەموو بەرپرسیانن لە هێرشکردنە سەر بارەگاکانی گۆڕان لە ناوچەیە و معلومیش بوو پێشتریش پێش چەند سەعاتی خۆیان هەستیان بۆ کردبوو کە مەترسی لەسەر بارەگاکەیە هێز هاتبوو هێز من پەیوەندی بکروتیان هێزێکی ئاسایشی زۆر لەو ناوە هەیە بەڵام دوای نیو سەعات سووتێنرا لە سۆران پێشتر خەڵک ئاگاداری قایمقامیشی کردوتۆ لەوەی کە کێشە نەبێت و هەوڵ بدەن بیپارێزن بەڵام نەپارێزرا ئەمە کەم تەرخەمیەکی گەورەیە ئەمە تەنها لە بابی کەم تەرخەمێنیە لە بابی لاموبالات هەیە لە بابی ئەوەیە کە بەداخەوە ئێمە ئەجهزەیەکی ئیداری دەوڵەتی بێلایەنمان نییە چ پێشمەرگەمان چ ئاسایشمان چ محافەزە و چ دام و دەستگاکانمان هەموو سەر بە حزب و فەرمانی حزب بڕێوە بن کوردستان هێشتا هەرێمەکەی ئێمە دام و دەستگایەکی دەوڵەتی نییە کە لە سەروی حزبە سیاسیەکانەوە بێت و ململانی حزبە سیاسیەکان لە شەقام و لە چوارچێوەی ڕۆژنامە و گۆڤارەکان و منازەراتی سیاسی بێت نەک لە چوارچێوەی تەقە و دەبابە ناردن و لەشکرکێشی بۆ سەر یەکتر باسی تعبیئی گەل خەڵکە کرد لایەنە سیاسەکانی تریش گۆڕان بەوە تاوانبارەکەن کە ئێوە ماوەیە کە تعبیئی شەقامی کوردی ئەکەن بەوەی کە لە دژی ئەم دەسەڵاتە هەستن و خۆپیشاندان بکەن و باسی گەندەڵی ئەکەن ئەمە چۆن
حزبی سیاسی بۆچی ئیشەکات حزبی سیاسی ئیش لەسەر تعبیەکردنی خەڵکەکات ئیش لەسەر تعبیەکردنی لایەنگرەکانی خۆیەکە ئیش لەسەر تەسویقکردنی بەرنامەکانی خۆیەکە تعبیەکردنی خەڵک بۆ مەرامێکی دیاریکرا و کارێکی شەرعیە نەخێر ئێمە بمورە تعبیە ئەمان لەسەر چی کردو ینی بزوتنەوەی گۆڕان تعبیە لەسەر کردو و توێتی ئێمە دەمانەوێت حکومەت هەرێمێکی بەهێزمان هەبێت پەرلەمانێکی بەهێزمان هەبێت حکومەتی هەرێم بەهێز وانە بێت قسە لەسەر ئیسلاح کراوە گەندەڵی نەمێنێت ئەم بەیت و بالورەی ساڵانێکە قسەی لەسەر کرێت ئەمانە کۆتایی پێبێنێت ینی قسەی لەسەر ئیسلاح کردووە قسەی لەسەرەوە کردووە کوردستان با تووشی بارگرژی نەبێت کوردستان با تووشی تەشەنوژ نەبێت کوردستان با غەرقی خۆپیشاندان و مەسائلی خوێناویانە لەبەرەوە واقعی کوردستانمان در کردووە هەستەکەین کە حزب چەکدارە حزب میلیشای هەیە هێزی هەیە سجنی هەیە دام و دەستگای نهێنی هەیە با ملەتەکەمان خەڵتانی خوێن نەبێت ئێمە پرۆژەیەکی ئیسلاح لەسەرەوە قسەی لەسەر کراوە ئیش لەسەر کراوە پەرلەمانی کوردستان وەزیفەیەتی ئەگەر بیر لە وەزیفەیەش فعلی خۆی بکات و وەزیفەیەتی کە ئیش لەسەر ئیسلاح بکاتە لە کوردستانە ئەمە تعبیەیەکە لە پێناوی ئیسلاحە نەک تعبیەیە لە پێناوی سڕینەوەی یەکتر بەرامبەر بەم تعبیەی بزوتنەوەی گۆڕان بۆ ئیسلاح ئێمە زمانێکی ترمان بینی بەداخەوە کە زمانی تەخوین بوو زمانی تەشەنوجات بوو زمانی ئەوە بوو کە بزوتنەوەی گۆڕان دەوێت ئینقلاب و ئینقلابچێتی ئەوانە بکات ینی حزبێکی سیاسی پێشتر چوار حزبی سیاسی یەکگرتو و کۆمەڵ و زەحمەتکێشان و سۆسیالیست پرۆژەیەکیان هەبوو پێش هەڵبژاردنەکان پرۆژەیەکیان هەبوو بۆ ئیسلاحی سیاسی بۆ شێوە مامەڵەی لەگەڵ ناکرێت ینی بۆ هەر تەرحێکی گۆڕان بەو شێوە ئینفعالی و تەشەنوجی قسەی لەسەر کرد من پێم وایە ئەو ڕووداوە خەمناکە خەمبارە خوێناوی دوێنێ سلێمانی دەبێت کۆتایی بۆ قۆناغە بێنێ کۆتایی بە قۆناغی تەخوینکردنی یەکتر قۆناغی سیرکردنی یەکتر بە دوژمن کۆتایی پێبێت و قۆناغێکی تر دەست پێ بکەن لەوەی کە ئێمە هەمومان بەرپرسین لە وڵاتە و وڵاتی هەمومانە و هەمومان بەرپرسیارەتیمان لە هەرێمەکەدا هەیە دو پرسیارم ئەوەیە چۆن بارودۆخەکە ئەبینی ئایا بەرەو هێوەرکردنەوە ئەچێت ئایا ئەتوانن سەیطرە بکەن بەسەر هەر بارگرژیەکی تراکە ڕوو بدە لە ڕاستیدا سەیطرەکردن بەسەر بارگرژیدا یا پاراستنی ئەمن و ئاسایش لە هەرێمدا ئەوە ئەرکی دەسڵاتدارانە ئەوانەی کە حکومیان بەدەستەوەیە ئەوانەی کە بودجەیەکیان لە بەردەستای و هێزی پێشمەرگە و ئاسایش و ئەمانیان هەیە ئەوە وەزیفەی کۆمەلگای مەدەنی و وەزیفەی حزبە سیاسیەکانی تر نییە و ئەسڵەن وەزیفەی حزبی سیاسی نییە بەڵام خۆشبەختانە دیارە بزوتنەوەی گۆڕان هەوڵێکی زۆریدا کە هێمنتر هادیئانەتر مامەڵە لەگەڵ ئەم کێشەیە بکە خۆشبەختانە عەقڵ و منطق زاڵ بوو لەنێو بزوتنەوەی گۆڕانیشدا لەلایەنە سیاسەکانیشە هەستەکرێت ئەمڕۆ بەو چاو پێکەوتنەوە بۆ قسە و باسانەکە هەستەکرێت تەرحێک هەیە تێڕوانینێک هەیە وردە خەریکە زاڵە بێ لەنێو ئەو دوو حزبەشدا کە بە عەقڵی گفتوگۆکردن لەگەڵ یەکان مامەڵە بکەن ئەگەر بەو ئاراستەیە بڕۆین بەڵام بە چاکردنی ئاسەواری ئەو ڕووداوەی کە ڕوویدا وەکەوەی باسم کرد نابێ ئەوانە فرامۆشکردن خوێنی ئەو خەڵکە نابێ فرامۆش بکرێت و ئەو شێوازی هجومکردن نابێ فرامۆش بکرێت و پرسی ئیسلاح لە کوردستانە نابێ فرامۆش بکرێت ئەوە خاڵی گرنگە بەو ئیتجاهە بڕۆین پێم وایە دەتوانین هەرێمەکەشمان بەرەو ئارامی بڕۆین و خەڵکەکەشمان هێمنتر بکەینەوە خەڵکەشمان دڵنیا بکەینەوە لەوەی کە کارەساتی 94 جارێکی تر لە کوردستانە دووبارە نابێتەوە کەواتە کەشبینی بەرەو چاکبوونی بارودۆخەکە لە کۆتاییدا زۆر سوپاسی عەدنان عوسمان ئەندامی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستانەکەم و سوپاس بۆ ئێوەش بینەرە